ئەو دەستت لەسەر ئێرە دادەنی 32 جار دەبی دڵی دا بکوشی بەو شێوازەیە. دکتۆر جان کەسێک لەسەر شەقام لە هۆش خۆی دەچێت ینی چۆن فریاگوزاری سەرەتایی بۆ بکەین؟ گرنگترین شت ئەوەیە کاتێک دەبینی کەسێک لەسەر شەقام لە هۆش خۆی دەچێت بێ ئەوەی بزانێ هیچی ڕوویداوە شخصەکە ڕاکشەوە. گرنگترین شت ئەوە شوێنەکە سەلامەت بێ بۆ تۆ کە دەتەوێت شتێکی بۆ بکەیت چونکە یەکەم جار پارێزگاری خۆیت لە هەموو شتێک گرنگترە دواتر ئەوەیە کە ڕووداوەکەی بەسەر هاتووە. دووەم شت دەی تەماشای دەکەیت دەستت لەسەر ملی نەخۆشەکە دادەنی بزان لێدانی دڵی ماوە یان نە و هەروە تەماشای سینگی نەخۆشەکە دەکەی بزانە ئایا هەناسەدانی نەخۆش هەست پێ دەکەی سینگی دەجوڵێ لێدانی دڵی هەست پێ دەکەی یان نە. یەکەم شت ئەوەیە دەبی دەست لێرە باڵێ ئەگەر لێدانی دڵیت هەست پێ کرد دەبین نەخۆش لێدانی دڵی هەیە و هەناسەدانی ئاساییە ڕاستە خۆ قاچەکانی نەخۆش بەرز بکرێتەوە ئەو حاڵەتە زیاتر بەهۆی دابەزینی پەستانی خوێنی نەخۆشەکەیە خاستەن لە ئێستادا کە دەبینی گەرمایەکی زۆر هەیە بەڵام کە دەبینی نەخۆش لێدانی دڵی هەست پێ ناکەی هەناسەدانی نییە ئەو حاڵەتە کردداری بژانەوەی دڵ و سیاکانی پێویستە تا ئەو کاتە یان تەلەفۆن بۆ ئەمبوڵانس بکرێ یان بگەندرێتە ناو نەخۆشخان کردداری بژانەی دڵ و سیاکانیش چۆن دەکرێتەوە بەردەوام بوو دەستی خۆت تەمەشایکە دەستی خۆ لە ناوەڕاستی سینگی نەخۆشەکە دادەنی شان وەستا بوو بۆ ئەوەی کە لێدانی دڵیان وەستایە دەستت لە ناوەندی سینگی نەخۆش دادەنی شانت ڕاست دەکەی بە جۆرێک دەستت ستونی بی ئێرە دەبی قفل بدەیت ئەو دەستت لەسەر ئێرە دادەنی 32 جار دەبی دڵی دا بکوشی بەو شێوازەیە بەڵێ 32 جار ستانداردە لە گەنجان 32 لە منداڵان 15 32 جار لە گەنجان سینگی دادەگوشی پاشان 2 جار هەناسەی پێ دەدەیت تا ئەو کاتی ئەمبۆلانس دێتن یاخود دەگەندرێتە نەخۆشخانە. ئەوە لە حاڵەتی لە هۆش خۆچوون زمان قودانەوەش بابەتێکە حاڵەتی زمان قودان زۆر زار لە یارزیناندا ڕوودرات ئەوانەی یاری تووپی پێ دەکەن یان جاری هە بەڕ ڕووداوێک شتێک بەرسەری دەکەوێتن زمان قود نادرێتەوە بەڵام تۆزێک بەرەو دواوە دەگەڕێتەوە وا دەکات ڕێڕەوی هەوا دابخرێتن. گرنگترین شت ئەوەیە کە بیکەی ئەوەیە کە دەستت بۆ ناو دەوی نەخۆش نەبەی زمانێکی دەربینی چونکە بەوە حەل نابێت. بینیتم لە تۆپانێ و لە یاری تۆ بکێ ڕاستە خۆ دەستیان لە ناو دەریانی هەڵا ئەو تەکنیکە هەڵەیە زانستی نییە بە هیچ جۆرێک نابی دەست بۆ ناو دەوی نەخۆش ببێت. ئەگەر حاڵەتەکە نەخۆشەک بەهۆی ماندووبوو نەوجاری هە لە تۆ پێ زۆر ماندوو بۆ چ بکەیت لە پشتەوەی نەخۆشی سەری تۆزێک بەرز بکرێتەوە چەناگەی بەرەو سەرەوە بەرز بکە تەمەشا ئەو تەکنیکی بکە سەری بەرەو دواوە بیکشێنەوە چەناگەی بەرەو پێشەوە کە چەناگەت بەرەو پێشەوە جوڵاند ڕێڕەوی هەوای دەکرێتەوە. ئەگەر زانیشت نەخشەخسەکە ڕووداوێکی بەرسەری کەوتیە یان حادیسێک بەر ئەو منتیقەی سەری کەوتووە تەنها چەناگەی بەرز دەکەوێت چۆن دەستت لێرە دادەنێت بەخۆی هەناسەی دێتەوە و زمانەکە دێتەوە شوێنی کە نەخۆش گەڕایەوە دەبی لەسەر تەنیشتی چەپ نەخۆشەکە دابدرێت ئەوەی کە زۆر گرنگە تەنها ستەری بەرە دۆوە بیجوڵنە دەست بۆ ناو دەوی مەبە ڕێوی هەناسەی بەخۆی دەکرێتەوە دواتر کە هەوش خۆی هاتەوە لەسەر تەنیشتی چەپ دای بنێن بۆ نەخۆشخانە بڕوات کاری پێویستی لێ بۆ دەکرێت چونکە فریا گوزاری سەرەتایی تەنها کڕێنی کاتە چارەسەری تەواوەتی نییە ئەتو کات بۆ ئەو نەخۆشەیە دەکڕی دەیگەینێ نەخۆشخانەیانە بۆ هەموو کەسێکە ینی کەسێک لەسەر شەقامە پێویستی بە یارمەتیە فریا گوزاری سەرەتایی لەسەر بەشی پزیشکی و ناپزیشکیە هەموو کەس دەوی بیزانێت خاصەتەن ئەوانەی کە لە پێگەیەک لە پشەسازیە لە کارگەکانە هەموو کەس دەوی بیزانێت.